هەمیشە ویستومە سەردانی شوێنێکی ئارام بکەم تا لەگەڵ خێزانەکەم لە کەشێکی گونجاودا بە ئارامی دابنیشم. هەر بۆیە سەردانی ڕیستۆرانت و کافەی وایت پڵەسی 5 ئەستێرەمان کرد لە ناو دیمەنە جوان و دڵڕفێنەکەی بەرزاییەکانی سلێمانی. لە وایت پڵاس باشترین خزمەتگوزاری و هەموو جۆرە خواردنێکی بەتام و چێژ و جیاواز بەدەستی شێف و ستافێکی بەتوانە پێشکەش دەکرێت. هەروەها لە وایت پڵاس شوێنی تایبەت بۆ گێڕانی بۆنە و ئاهەنگە تایبەتی و خێزانیەکان هەیە، لەگەڵ کافەیەکی ئارام و بوونی چەندین جۆر شەربەت و میوەی فرێش و شیرینی و ساردەمەنی جیاواز. ڕیستۆرانت و کافەی وایت پڵاس شوێنێکی ئارام و ناوازە بۆ خزمەتی ئێوە. ناونیشان سلێمانی، ناو پرۆژەی بەرزاییەکانی سلێمانی.